پێنج فەرزە لە نێو ئەم بیناتەوە نەکراوە دوای هەر نوێژێک نزا بۆ خۆی و هاوڕە سوودانیەکانی دەکات تا چی دیکە فرمێسکنە ڕێژن و بگەڕێنەوە سوودان. عەبدوڵڵا 11 ساڵە وڵاتی خۆی بەجێهێشتووە. ئێستا بەهۆی شەڕی نێوخۆی وڵاتەکەیەوە لە کوردستان گیری خواردووە. هیچ چارەسەرێکی لا نییە و تەنها نزا دەکا بۆ ئەوەی لەم دۆخە خراپەی کە تێیدان ڕزگاریان بێت و شەڕی سوودان ڕابوەستیت و بگەڕێنەوە. بلدنا ما نقدر نرجع لأنه البلد بيها ناتوانین بگەڕێنەوە بۆ وڵاتەکەمان چونکە لەوێ شەڕە بلدنا دائما بيحارب کە دەرچینەوە هاتینەوە ئێرە شەڕ دەستی پێکرد. ناتوانین لێرە بڕین لاین دەرونیشمان هیچ باش نییە. لە ڕاستیدا ئێرە وەک بەندیخانەیەک وایە. ئەوە 12 بۆ 13 ساڵە لێرەین. ئەوێ دەروونمان چۆن بێت؟ لە 25 دەی 2021 هێزە سەربازیەکانی سوودان بە سەرۆکایەتی جەنەڕاڵ عەبدولفەتاح بورهان کودەتایەکیان کردە سەر حکوومەت و لەو کاتەوە تا ئێستا شەڕ و پێکاتان بەردەوامە و بەو هۆیەوە بە هەزاران خێزان ماڵ و حاڵی خوانیان بەجێهێشتووە. بەپێی راپۆرتێکی نەتەوە یەکگرتووەکان لە سەرەتای ئەم مانگە لە یەکێک لە ئاڵۆزەکان لە ناوچەی دارفۆر زیاتر لە 800 کەس لە هەردوو باڵی سەربازی کوژران. ئەم سوودانیانە ژمارەیان 5 کەسە. هەر ڕۆژەوە یەکێک بۆ دوانیان کار دەکەن تا بتوانن لە نێو ئەم پرۆژە تاو نەکراوەی بەهەشتی شار لە هەولێر پارەی دەوا و دەرمانی هاوڕێ نەخۆشەکەیان و خۆیان دەربکەن و بژێن. فازیل خەریکە بە تەواوی لە پێ دەکەوێت و دەڵێت هێندە خەمی دووری ئازیزانم خوارد تا حاڵم بەم شێوەیە گەشت. هاوڕێکانم هەمویان ماندوون و ئیش و کارەکەن. هەرجار و نەفرێک بۆ دوانمان کارێک ئەکات بۆ ئەوەی پێکەوە ئەو پارەیە خەرج بکەین. ئەو پیاوەشیان نەخۆشە. ئێمە وەکو خەڵک وەکو خێرخوازان هەوڵێکمان داوە کە بیگەڕێنە بۆ وڵاتەکەی خۆیان، بەڵام لەگەڵ ئەوەشە بارودۆخەکەوای لێهات لە سوودان شەڕ دەست پێ کردووە. فەقیرە ناتوانێت بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی، پارەشی نییە. ئەم سوودانیانە بە ئاواتی ئەوە وڵاتی خۆیان بەجێهێشتووە تا بەردێک بخەنە سەر بەردێک و بڕا پارێک بۆ کەس و کارەکانیان کۆ بکەنەوە. نەکەر کۆیان نەکردەوە. ئەو تا ڕێگەی گەڕانوشیان لێداخراوە و هەمویان لە دۆخێکی خراپی دەرونیدان چونکە نە پارەیان پێیە نە شوێن و ڕێگاکەیان باشە. دەنگی ئەمریکای ویسی کێشەی ئەم سوودانیانە بگەینێتە لایەنە پەیوەندیدارەکان، بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوون. هەمویان چاوەڕوانی ئەوەن ڕۆژێک لە ڕۆژان لەلایەکە و دەرگایەکیان بەسەردا بکرێتەوە و بگەڕێنەوە وڵاتی خۆیان. دیارجەمەل بۆ دەنگی ئەمریکا، هەولێر.